يك مترقب زوانت كدي بس او نديت خاين سرينينا مثلا هيك مشكله بس او معلومات انا استقرار درا ذكرتن يعني بس اويا كدرم صبرك ما بقرن بابتي اوي اوي جشت تشندرا زي موضوع اوي كاك بس ما بدي خصك كوتاي ما بدي برادران ايران كان لا اداره كنجين او يعني لو تدرس دوهم برك تاخيري كي نازانم برك سكري كنا اما زور بشكي قالك كان زور قلت بس اوم بس او كمان اللي او حفتي لهم خلاص كني ايش خلاص كان باشا حتى انا بوتا باران وتبرو اولون خلاص كلا بابا ايش كني اوصل ايش مره نقر بارك رام قر اوصل قارب دا قلت مش رام قرن وقت ذو خوشه فيشنا كشراب فيشنا كشراب اما صفاستك والله ماكو بيوستك اون دشلو كرباينا اما زياده ياك او نسيك ساعتنا كنا بس خيرتي تماشى معكر قلت ان لو بيني او انا بيكو بس نوا او كاتي قار درك او بكرتن بس وش باسم كردي اما نامانه اسمني بكم اسمني داير اي بيتن بري والله شبكه ايوين يعني كك بيتن بري ومزاري او تسزادي باوانا حلكين قرارش سر درايو او هند تحمل كان كردي او تن روجش تحمل كان ان شاء الله او زار دينوا قير كراير كان ان شاء الله والله بكرته او بكرته تقريبا زوربيه بینەرانی زاری کربانسی ئەم کاتتان باش ئێستا ئەوەی ئەیبینە سەرپەرشتیاری ئیدارەی سربەخۆی سۆران لە گەڕەکی کانیە لە سنووری ناحیەی دیانە دیارە پرۆژەیەکی خزمەتگوزاری لێرە جێبەجێ ئەکرێتن بەڵام دانیشتوانی ئەو گەڕەکە جۆرێک لە گلەی و گازاندیان هەیە ئێستا سەرپەرشتیاری ئیدارەی سربەخۆی سۆران خۆی هاتووە ڕاستەخۆجویان لێ بکرێتن دیارە پرۆژەیەکی خزمەتگوزاری لێرە ئەنجامەدرێ دیمەنەکان ئەگوازینەوە و قسەی خۆشیاتر بە بزانێت چی فرعي رئيسي ما شاء الله زور شلسه اخر بو جاده است طلبه ميتي ما مصاب بودن طلبه ميتي بخويم يك شخصي خو او 6000 من دا تاكسي بام نايم وفرعانه كرك استقد بني هدو اللي قلت سقط قلت ام نايم هيش تاكسي نايت ابي هذا جاده كقيرنا كي ام نايم زانيكو بلي ما مصطفى اتو حقين بلي امش حقين بلي شهروانيش حقا بلي يعني خو استا من اكيد منظم او فرعنجو او جادي اماري مام دسكوش بلي اي باشا مثلا ماري مام دسكوي بتخطيط شهرواني كرا بلي شري درخاني كردي كتو خاني كل زي شي كرد عندي اون توقعوا بكتك ما شاء الله جادك خانك زور بجواني كراينه يعني كوبي هاد من الجاده ده ناطينا جاده بس قصدي يعني تو عاده بيئه خدماتي ببي ازن جيب سي خاني صار استا همو سوران خطاو ببي خدماتي يعني استا من لبم خاني كرديا چما شارواني في شارواني هاتي همو شتي خو تساكردي او زخانم كردي زاده قلت او زاده او زي خاني او عرضه همو شتكاني لو دابين كردينا او زخانين كرديا سوران زور بس يقوروا سوران زور بس يقوروا امن بس يكشتي لبرتساب كنت خوك يكشتي لبرتساب كنت برنامج بشويش عام برنامج اويا خرايته كان حظك بايك تعمل انت ما شبكاتن اما بيرك وزم توابو حطيت في توابو الصورة انا ما هم هذا انا قلت هم مالو تحديد كان چندران قيرة چندران قيرين معايا همو من برانك تحديد كرديا برنامج من هيت زي شنهري ان شاء الله او ان شاء الله لو صالي دابتن او صالي اما نهر هيت زيك بمينتن او قاري زنابي انا زنابي سروج حكمتك او شنو انا كاوداني تدا نايبتن ببي قير بميننوا بس تي مكان من محددا لبي يعني او يكشتي لبي المكان او نبيتنا من الاهمالي ما بيتن يعني او يتلو برادر انا ساعات سيو صار نسيتو ماري كاسش ما بزمعوا شمان دال نشتنا هموي يشي كرديا يعني والله يتروجك نبوه ساعات شش وحفتي اوار نتبنو ماله بس هو دي بيرادقين يعني زوره وكان زوره ودي بيرادقين ما زالك ما بدني
لەوەی دڵنیا بن ناهێرین ببینێتەوە ئێرۆکانش ئینشاڵڵا هەر مەوزوعی ئەو هەفتەی مەوزوعی ئاوەکەی ئەوە عیلاج دەکەین ئەو جارە بین و ئینشاڵڵا قیڕە نەخشەی 22 ئەوەکانی تەواو بووە نەخشەی 22 لیژنەکەەوە دەست بەکار بووە تقریبا مەزموع کۆبنەوەی باشمان کردیە سڕاحەتان داینێ بەس ئەویش بخۆ دەزانی ینی پرۆسش زۆر معقەدە هەموو ئەو لەسەر عاردیوی کردی ئەو لەسەر زادەی کردی ئەستا هەمومان ڕێکی خستیتەوە کو دوای تەرتیبی بکەین عاردی تو تەزاوزی کرایتە سەر لە دەبینەجێش کە عاردی تو بدەینەوە زادە سێ چاخانی لەسەر دەبی زادشکە بکەینەوە ئەنی ئەوە پرۆسش زۆر معقەدە بەس ئیشاڵڵا قار ئەو لە بیدایەتەوە بەنگۆم گوتم نەخشەی 22 هەل دەکەین ئەو بە معلقی ما مشکلێکی زۆر گەورەیە بەس دەسەورمان لێ بگرن حل دەکەین من حتا مداخلی محکمە ئەوانەشم کرد گوتم زارێ قانونیش نەبوو ئەو مۆزوع ماڵک بەستێک کەلەوشی پێویستە کاگەڵ گوردە مە سێ زاهاتینێکی سەرچاوان سەلامەت ئەوەی چی دیکە زادان ئەوهانە بین یعنی تێکەڵەیە قیرە باوە ڕێکی بێخینەوە نەخشەی جوان دابنین ئەو جارە کە سۆران گەورە دەبیتر بچێک بە منتەزەمی گەورەبی یعنی خۆما ئەگەر هاتم ئەوە تێکەرم لێ کرد ساڵش کەش دێکردم درێگا کە تێکەرە تێک باوەڵی نەکەینێ برادرانم هەموو ڕاست پاردیە لۆم زادەکان تەرتیب بکەن ینی بکەن نەخشەی تەواو ئەوەی بە بەزادەی کرد ئەوەی ئەو ئاردانی کە دەکەونە سەر بابن تەزاوزی لەسەکرا خاستە نەخشەی 22 ئێستا خەریتەش کەمان لۆدانە بەس زۆر معقەدانێ تەلەبەرش تیم بەس ئێرەمە دەنی هەموو چاکردی ڕاستت ناوێ ئەرێ بە خوددا ئەویش دەکەن ئەوەندی هاوکاری هەموو چاکرد دەست ئەو دەمە دەنێ وعد بەوش دەکشیت کەش لۆنگۆ استفادەش زۆری لۆنگۆ دەبیتن ئەو جادێ ئێستا ئەو هەفتەی ئینشاڵڵا دەست پێ دەکەین لۆ هۆڵی بۆنەکان ئەو جادەیەش لۆنگۆ بکەینەوە ئەنگۆ پێویست ناکە ئەو جارێ بەناو سۆران دەدا بچێکسەر بپڕنەوە ئەو بەری ئەوەش دەبتە پرۆژێکی زۆر باش لۆنگۆ ئینشاڵڵا هەفتەی دەست پێ دەکەین مزگەوتەوە یاسەگەن نوێن بدا و قاپێ ئێبێنۆنە بێنەوە ئەمە وەرناگری ئەوش تەجاوزی کردیا ئەوش شارست تەجاوزانی وان ئەلبەتە تەجاوز سەماری خوا کرد ئەوش وە پاش نەدا نفتش بۆ نفتش ئەمە زۆر نفتشە نهاتیە زۆر ناڕەحەتین بۆ نفتش وڵڵاهی نەهاتیە زۆر یەک دووتان هاتنی ناحیەی عالم لە پیکەمێگیری تندا زادە دە پیکەمێ دیدار زادە پیکەمێ ئینە ناهێت تاکە ناهێنە پێش دەکەیت معقولة پارێ خۆ بدەی و شەڕ سەبکی هەتا بدەتێن گیان عنی هاتیە بودا ماڵاتەی گریە 20 ماڵ بەڵێ بینەرانی زاری کرمانجیەوەی بینین ئێستا بەسەرکردنەوەی یەکێک لە پرۆژە خزمەتگوزاریەکانە لە گەڕەچیکانی لە سنووری ناحیەریانە سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆران هاتووە جێ لە خواست و داواکاری خەڵک بگرێتن بۆ ئەوەی هەر خواستێک داواکاریەکیان هەیە بتوانێت جێبەجێ بکاتن ڕاستەوخۆ ئێستا لەگەڵ دانیشتوانی ئەو گەڕەکە دیارە دوای کەمێکتر بڕیار لەسەر ئەوە درێت چەند پرۆژەیەکی خزمەت گوزاریش لێرە جێبەجێ بکرێن وەکو سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆران ئاماژەی پێکرد ئێستاش لەگەڵ دانیشتوانی ئەم گەڕەکە ڕاستەوخۆ ئەو شوێنانە بەسەر ئەکاتەوە کە پرۆژەی خزمەت گوزاریان لێ ئەنجامەدرێتن من هەوڵەدەم لەگەڵ سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆرانیش گفتوگۆ بکەین بۆ ئەوەی بزانین کە ئامانجی سەردانەکەی زیاتر بۆ چی بووە من دەچم لە نزیکەوە قسەی لەگەڵ بکەم کاکەڵ گورد ڕاستەوخۆ ئەمڕۆ سەردانی گەڕەچیکانیتان کردووە چیتان بۆ ڕوون بووە لە دەرەنجامی ئەو سەردانە ئەو سەردانە مەیدانیانە پێویستە ینی زۆر جانان هاوڵاتی حەز دەکاتن هەرچەندە بەخۆی ئەو بابەتە خزمەتگوزارە سەرەتاییانە بەخۆمان زانیارێکی معلوماتش باشمان لەسەری هەیە بەڵام بۆ خەڵک هەتا بزانیتن کە لە معانەتەکانیان تێدەگەی سەردانە مەیدانەکان گرنگن دەنا ئەو شوێنە دەمێکە بڕیاری لەسەردرا و قیرتاوکردنەکەشی دەکرێتن بەس هەندێک کێشەی ئاوێ هەیە ئەمە ئێستا قارماندا هیچ شوێنێک ببێ ئەوەی کە کێشەی ئاو ئاوەڕۆی لۆ چارەسەر نەکرێتن قیر نەکرێتن چونکە دوای لە داهاتوو کێشە دروست نەکاتن دیارەیەکێک لە ئەوانێک کە تاخیر بووە بابەتی کێشەی ئاوێ ئینشەڵڵا و لەو زوان کێشە ئاوێ بە چارەسەر بکەین و قیرەکەشەم بۆ دەکەن زێدەڕۆیی هەیە لەم گەڕەکەش وەکو لە زۆرێک لە شوێنە لە هەموو شوێنەکان زێدەڕۆیی هەیە زێدەڕۆیش ئاستەنگێکی زۆری هەستە بەردەمی شوکارەکانیمە بە سەراحەت یعنی ئەمە پارساڵ تقریبا 1 مەتر قیرمان بەبێ کێشە و مەشاکل نەکردی
بەڵام تەوانەوە زێدەڕووی هەیە من دائما قسەی دەکەم هەر خانوویەک ماڵی تێدا ژیا منداڵی لە ناو ژیا دەبێت خزمەتگوزاری لۆ بێ ئەمە لێرەوە ڕێ لە تەجاوز دەگرین ڕێمان لێگرتیە بەڵام ئەوەی کە کرایە بەداخەوە بۆ سیمای شاری زۆر جوانە بوو بەڵام دێرە بەدواوە دەمانەوێتن شار بە شێوەیەکی منتەزم ڕێکوپێک بەرفراوان بیتن لە هەر شوێنێک دەبێت نەخشەیەکی کەرتی ڕێکوپێکە بێتن پێش ئەوەی هیچ دەستکارێک بکرێت و هیچ کەسێک خانوویشیش بکاتن بەڵام ئەوەی کە ئێستا هەیە خزمەتگوزاریەکان ئێمە دەبێت چکە منداڵ زۆینی زێدە ڕۆیسیە ئەوە دایمەنە قسەیمان کردووە بەڵام دەبێت ڕێ لێ بژیرێتن چکە چیت کە نابی شار بەو بێسەر و بەرێ فراوان بکرێت لەسەر پرۆژە خزمەتگوزاریەکان بەردەوامیانە بێ لە بەرەوەی کەشی هەوادرە و ساردیەتی ئێمە ئەو ساڵە بڕیارماندا کار ڕناگرین پارێکە لە مانجی 11 شەکانمان ڕاگرت مانجیدا تا مانجی سێ بەڵام ئەمڕۆ لە ئەم ساڵە لە ئیدارەی سەربەخۆی سۆران بڕیارماندا بە فەرمی پرۆژەکان ڕناگرین چونکە زۆر جار ئێستا ئەو هەفتەیە جەوەکە زۆر لەبارە لەوانە زۆر لە بارتریش بتن لە هاوینە کە زۆر گەرمە بۆ جێبەجێکردن پرۆژەکان ئیلا ئەگەر کەش و هەوا باران بیتن ئیشەکان ڕدەگرتن ئەگەرنا هیچ بەڵێندەرێک ئەمە پێمان گوتینە نابی هیچ ئیشەکەڕاو بەستیتن لە فەسڵی زستان بەڵێ بینەرانی زاری کرمانچی ئەوەی ئەیبینن ئێستا سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆرانە لە گەڕەکی کانی لەگەڵ بەڕێوەبەری ناحیە هەروە قامی قەزای ناوەندی سۆران لەگەڵ دانیشتوانی ئەم گەڕەکە ئێستا دەچێت چەند شوێنی و کۆڵانێکی تر لەم گەڕەکە بەسەر ئەکاتەوە بۆەوەی خواست و داواکاری هاوڵاتیان لە نزیکەوە گوێ بگرێت.